راپۆرتی داتەوە ئامارەکانی ساڵی 2020 دەستەی پاراستن و چاکردنی ژینگە. طبعا دەستەی پاراستن و چاکردنی ژینگە وەکو جەنابی سەرۆکی دەستە ئاماژەی پێکرد یەکێک لە کارە هەرە گرنگەکانی یاخود یەکێک لە مەهامە کانی خۆی کە بریتە لە مۆڵەت پێدان و ڕەزامەندیدان بە پرۆژەکانی ئەوەی کە پەیوەندی بە بابەتی پیشەسازیەوە هەیە بە هەموو زۆرەکانی و هەروها پرۆژە خزمەتگوزاریەکان و بازرگانی و کشتتوکاڵی و تەندروستی و تاوەرەکانی ئەوەی کە پەیوەندی بە گواستنەوە و گەیاندنەوە هەیە بەو شێوازەی خوارەوە بە لە ساڵی 2020 لە شاری هەولێر 407 پرۆژە لە دوهۆک 388 پرۆژە لە سلێمانی 251 پرۆژە گەرمیان 210 پرۆژە ڕاپەڕین 73 پرۆژە کۆی گشتی پرۆژەکان 1329 ئێمە بەشێک لەو پرۆژانی کە تەقدیمی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەکرێت ئەگەر بێت و مەسەلەن ڕێنمایە ژینگەیەکان وەکو خۆی یاخود مەرجە ژینگەیەکانی تێدا نەبێتن ئێمە ڕەزامەندیان پێ نادەین اینجا ئەو داتایی کە ئێستا کە دەیخوێنمەوە بریتین لەو پرۆژانی کە ڕەزامەندیان پێ نەدراوە پێنەدانی ڕەزامەندی بۆ پرۆژەکان کە هەندێک لەو پرۆژانە دەگەڵ ژینگە و یاسا و ڕێنمایە تایبەتەکانی ژینگە ناگوزێن بەو شێوازەیە هەولێر 11 پرۆژە سلێمانی 4 پرۆژە دهۆک 1 پرۆژە ڕاپەڕین 3 پرۆژە کۆی گشتی پرۆژەکان 19 پرۆژە ئەو پرۆژانەشی کە مەسەلەن کار دەکەن و دوای ئەوەی کە لیژنەکانی بەدواداچوون و چاودێریکردن و پشکنینی ئێمە لەچەند سەردانیان دەکەن وەکو پێویست ڕێنمایە ژینگەیەکانیان جێبەجێ نەکردووە ئێمە سکاڵیان لەسەر تۆمارەکەین و دەیانخینە دادگا وێ ژمارەی کەیسیشمان هەیە لە دادگاکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە شاری هەولێر ژمارەی کەیسەکانی دادگامان بریتە لە 429 و سزا و پێبژاردننی ئەو پرۆژانێکە وەکو پێویست یاسا و ڕێنمایەکانی ژینگەیان جێبەجێ نەکردیە 23 کەیسە لە شاری سلێمانی کەیسی دادگامە 125 کەیس هەبووە لە ساڵی 2020 و سزا و پێبژاردننیشمان 3 کەیس بووە ژمارە ئەو بەڵێننامانەشی کە لەو لە خلالی ساڵی 2020 کە بە خاوەن پرۆژەکان پڕکراوەتەوە 149 کەیس بووە لە دوهۆی کەیسی دادگا و ژمارەی سکاڵاکان 33 بووینە و سزا و پێبژاردن 7 کەیس بووە سەرپێچی بەڵێننامەکان کە پێیان پڕکراوەتەوە بە خاوەن پرۆژەکان 45 کەیس بووە لە گەرمیان ژمارەی کەیسەکان 2 کەیس لە ڕاپەڕین 56 کەیس و ژمارەی ئەو بەڵێننامانەی کە بە خاوەن پرۆژەکان پڕکراوەتەوە لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینیش 57 پرۆژە بووە کۆی ئەو پرۆژانێک کە لە ساڵی 2020 ئێمە سزامان داون کە پابند نەبوونە بە ڕێنمایە ژینگەیەکان 33 پرۆژەیەواتە دەستەی ژینگە لە ساڵی 2020 33 پرۆژەی سزا داوە کۆی گشتی ئەو پێبژاردنەی کە بۆ خاوەن پرۆژەکان کراوە 76 میلیۆن و 646 هزار دینار بووە چاودێری و بەدواداچوون بۆ پرۆژەکان ئێمە پرۆژانەی کە مەسەلەن مۆڵەتیان پێدەدەن دواتر لیژنەکانمان سەردانیان دەکەن بۆ ئەوەی بزانن ئایا بە پێی پێویست یاخود پابند بوونە بە ڕێنمایی و یاساکانی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان بەو شێوازەی خوارەوە بووە لە هەولێر 65 پرۆژە پشکنی و بەدواداچوونیان بۆ کراوە لە سلێمانی 770 پرۆژە لە دهۆک 1155 پرۆژە لە گەرمیان 90 پرۆژە لە ڕاپەڕین 37 پرۆژە کۆی گشتی ئەو پرۆژانەی کە لەو ماوەیەدا پشکنینیان بۆ کراوە بریتە لە 2170 پرۆژە پشکنین لە تاقیگەکان ئێمە لە هەرێک لە شارەکانی هەولێر سلێمانی دهۆک تاقیگەمان هەیە مختبەر هەرێک لەو تاقیگانە ڕۆژانە پشکنین دەکەن بۆ ئەو بابەتانەی کە پێویستن سامپڵ وەرەگرن دواتر پشکنینیان بۆ دەکەن لە شاری هەولێر 355 نمونە وەرگیراوە 7629 پشکنین بۆ ئەو نمونانەی کە وەرگیراون کراوە مثلەن ئێستا لە شاری هەولێر 355 پرۆژە نمونە وەرگیراوە ژمارەی پشکنینەکان 7629 بۆ مانایەدێک کە هەرێک لەو سامپڵانە ڕەنگە مەسەلەن چەندین پشکنینی لە بۆ بکرێت پشکنینی کیمیاویە فیزیاویە بایۆلۆژیا اینجا کۆی گشتی ئەو پرۆژانەی کە ئەو نمونانی کە وەرگیراون لە شاری هەولێر نمونەکان 355 بووینە ژمارەی پشکنین 7629 پشکنین بووە لە شاری سلێمانی 177 نمونە وەرگیرایە 4323 پشکنین کراوە لە دهۆک 3493 نمونە وەرگیراوە 13421 پشکنین کراوە کۆی گشتی ژمارەی نمونەکان کە وەرگیراون 4025 نمونە بووە و کۆی گشتی جۆرەکانی پشکنین 25373 پشکنین بووە ئێمە ئەو پرۆژانەی کە بەر لە دروستبوونی ژینگە دروستکراون یاخود
دواتر کە دێن بۆی مۆڵەتیان پێ بدەین ئەگەر بزانین مەسەلەن ئەو مەساحە و ڕوبەرەی کە هەیەیان نەتوانین وەکو پێویست ڕێنماییەکانی ژینگە بە تایبەتین ڕێژەی سەوزایی جێبەجێ نەکەن. ئێمە پرۆژەی لە بڕی سەوزمان هەیە. اینجا لە خلالی ساڵی 2020 ڕێژەی لە بڕی سەوزکردن بۆ ئەو کارگە و پرۆژانەی کە ئەنجام دراون 6450 مەتری دووجا بووە. هەڵمەتی هۆشیارکردنەوە و ڕاگەیاندن طبعاً خۆتان ینی ئاگادارن ساڵی 2020 دەبەر چەند هۆکارێک مەسەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەگەر بەراوردی بکەی بە داتای 2019 ڕەنگە وەکو پێویست نەیتوانی بیتن ئەو پەیامانەی خۆی یاخود ئەو ئەرکێک کە هەیەی بیکاتن. یەک لەبەر ئەوەی کەرەنتینەکردن هەبوو، ینی حدودی 3-4 مانگ خەڵک کەرەنتینەکرا. دوو دەوامکردن بە تەناوب. سێ بایکۆتکردنەوەنە هەمووی هۆکار بوون بەوەی کە ئەگەر بەراوردێک بکەین بە ئامارەکانی 2019 لەگەڵ 2020 ڕەنگە ساڵی 2020 کەمتر بێ. هەڵمەتی هۆشیاری و ڕاگەیاندن لە شاری هەولێر 43 هەڵمەتمان هەبووە، لە دووهۆک 330 هەڵمەتمان هەبووە، لە سلێمانی 4 هەڵمەتمان هەبووە، لە گەرمیان 30 هەڵمەتمان هەبووە، لە ڕاپەڕین 48 هەڵمەتمان هەبووە. کۆی گشتی هەڵمەتەکان و ئەو کار و چالاکیانەی کە لە باڵێن لە بەشی هۆشیاری و ڕاگەیاندن ئەنجام دراوە 455 چالاکی بووینە. مەسەلەی دارستانەکان لە ساڵی 2010 هەتاوەکو 2020 لە ماوەی ئەو 10 ساڵەدا ساڵ بۆ ساڵ لە ڕێگەی یان تۆپبارانکردنی ئێران یاخود تۆپبارانکردنەکانی تورکیا یاخود کەمتەرخەمی کەسی خۆمان و گەشتیاری خۆمان و ئیتر ناوەڕاست و باشووری عێراق بێ یاخود خەڵکی هەرێمی کوردستان بێت بە هۆکارێک لە هۆکارەکان ناوخۆ و دەرەکی و ئەقلیمی هەموو ئەمانە لەگەڵ یەکدا کۆ بکەیتەوە زیاتر لە 1,100,000 دۆنم لە دارستانەکانی ئێمە سوتاوە. بێگومان تاعویزکردنەوەی قەرەبووکردنەوەی ئەمە ژوا بە ئاسانی ناکرێت، چونکە تۆ بینی ئەوەی کە ساڵی پار ڕوویدا لە هاویندا مەسئلەی سوودانی قەتپاڵی گۆیژە و مەسئلەی دارستانەکانی سەرڕێگەی تاسلوجە و هەندێک شوێنی دیکەی ناوچەی مێرگە سۆر و ئەمە نووسراوێکمان کرد بۆ بەڕێز وەزیری داد تایدا گوتمان وڵاتانی پێشکەوتوو لەوێدا پێشکەوتوو بوون لە بواری ژینگەدا کاتێک کە زانیان سەرپێچی ژینگەی باوی نەماوە. ئێستا شتێکی بە نێوی تاوانی ژینگەی، یعنی کاتێک کەسێک بە نێو گەشتیاری و بە هۆکارێکی گەشتیاری دەچێتە ناوچەیەک و سەدان یاخود هەزاران دار و درەختمان لێ دەسووتێنێ، ئێمە چۆن دەتوانین قەرەبووی ئەمە بکەینەوە؟ چۆن دەتوانین ئەو دارە درەختە ئەو تەمەنە بەو تەمەنەی کە هەیەی بەو بڕۆ ئۆکسجینەی کە ئەیدا چەند ساڵی تر دەتوانین